الو اجنبوا مكاني او ماشي بس يطلعوا الو بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان هەرچەند ئەمڕۆ مامۆستای گەورە و خۆشەویستم شارەزا لە بواری زمان مامۆستا عوسمان ئەورەمی پێڕاگەیاندم کە هەر وشەی گوێگران بەکاربێنین لە بادی بیسەران گوێگرانی ڕادیۆی میلی گەڕیان بینەرانی پەیجەکەی ڕادیۆی گەڕیان و بینەرانی ئەکاونتەکەمان لە فەیسبوک ئێوارەتان باش خۆم بە خۆشحاڵەزانم لەم ئێوارەیە جوانەیە لە یەکێک لە بەرنامەکانی تری بەزمەکانی گەڕیان هاتوومەتەوە خزمەتەن میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویست کە من هەرێکم ڕۆژ ئەو دەنگیان بە من ناسان تەواو سەرسان بووم بە دەنگەزواڵەکەی کاکە هێرشکانی حەیرانی کە ئەمانە هونەرێکی زۆر زۆر جوان پێشکەشەکەن هونەرێک کە جێگەی شانازیە بۆ نەتەوەکەمان من زۆر جار لێرە و لێ لایڤەکانیان دەبینم بە چەپڵەوە هۆرە گۆرانی خۆش گۆرانی کوردەواری گۆرانی شاد گۆرانی گەڕیان هەموو کات مای دڵخۆشیە لەبەرەوە هیوادارم ئێوەش لەم ئێوارەیە چێژ لەم هونەرە جوانە ببین بە خێراتنێکی گەرمی کاکە عەدنانی خۆشەویست کاکە عەدنانی دیزا یەکەم کە لە سنووری بۆ نییە و کوڕی ڕۆژهەڵات و باشوورە کاکە ئەڵوێستی باڵەبان کاکە هێرشگیان لە خۆ بەخێر بی بەگەرمی بە خێراتن دەکەم هەتوێن بە مایکی خۆتا زۆڵامێکە بۆ گەر ویست دوای وەڵامی پرسیارەکانیش بێتەوە زۆر زۆر سپاس مامۆستا گیان منیش خۆم زۆر بەبەختەوە دەزانم لە خزمەتی جەنابت و بینەران و واروەها بیسەران ئەو کەسانەی کە ئەمڕۆ گوێ بۆ ئێمەگرن زۆر زۆر خۆشحاڵم لە خزمەتیانە بتوانم خزمەتێکی بچووکی ئەم هونەرە جوانەی کوردی ڕەسەن بکەم. ئێوە مای شانازی من پێم خۆشە هەر یەکسەر پێشە مشتێ بچینە لای گۆرانیەک و دوا بەدوایەوە گفتوگۆکانمانەکەین. بەڵێ بەسەر چا دوای تۆ وەشکە بێ یان نەو بەخشەی
تۆش کە بێیان ناو باخچەی گوڵێ باوان تۆم گوڵیە باوان تۆم گوڵیە ئاڵ و زەرد و سوور باوان تۆم گوڵیە ئاڵ و زەرد و سوور تۆم تەنیا گوڵاکەیان دەشتی شارە زۆر تۆم تەنیا گوڵاکەیان دەشتی شارە زۆر دوای خود نمیویە باوان تۆم گوڵیە باوان تۆم گوڵیە ئاڵ و زەرد و سوور باوان تۆم گوڵیە ئاڵ و زەرد و سوور تۆم تەنیا گوڵاکەیان دەشتی شارە زۆر تۆم تەنیا گوڵاکەیان دەشتی شارە زۆر سر روی زمین من با میلی تو یم باید برنجی باوان توم گویه باوان توم گویه آل زرد و سوار باوان توم گویه آل زرد و سوار کن تا گولاکایم دشتی شهر زور کن تا گولاکایم دشتی شهر زور زۆر سپاس مامۆستای کاکە گەرەژوستم یەک شتت پێ بڵێن ئایا تۆ ئەم میلۆدیانە سوود لە باو باپیران وەرەگری لە پێش خۆت لەو ناوچەیەوە کەسێک تر کە ئەم گۆرانیانەی ویت بێت وەرەگیتەوە یا زیاتر سوود لە ڕۆژهەڵات دەڕێکن لە کوردانی ڕۆژهەڵات مامۆستا گیان گۆرانی وتن خۆی هونەرێکە کە بەهرەیەکی خودادادیە ئەوەڵەن و دوای ئەوەیش ماشەڵا میلەتەکەی ئێمە لە هەموو بارێکی هونەریوە زۆر زۆر دەوڵەمەندە بە تایبەت بواری گۆرانی و بە تایبەتی فۆلکلۆر منیش کەسێکم کە بواری فۆلکلۆرم هەڵبژاردووە هەر خۆی بۆ خۆی دەوڵەمەندە ئیتر لە هەر چوار پارچەی کوردستان من کەڵکم وەرگرتووە و گۆرانیەک کە قودرەتی دەنگی من توانی بێتم بیڵێ وتومە دەستخۆشی لێکم بەڕاستی زۆر سپاس باسم کرد هەمیشە یەکێکم لەوانی کە متابعەی کارە جوانەکانی ئەوەکەم ئەوەی کە من چێژ لە گۆرانە بێ مۆسیقاکانتان بینم جاری وایە
دانیشتون لە دیوەخانێکە لە ژوورێکە لە ماڵی برادێک ینی ئەوەنە مەجلیسەکەتان خۆش و پڕە لە کولتور و هونەری میلی کە من بەڕاستی زۆر دڵم پێی خۆشە بێت. هەندێک میلۆدیە ویستم کە ئەتوانم بڵێم ساڵانی زۆر زۆر ئێوە لەم سەردەمە ئەزیینەکەنەوە بۆ من زۆر مای فەخرە زۆر زۆر خۆشحاڵم بۆ گەرانێنە کاکە هێرژیان زۆر کات لەگەڵ کاکە ڕێبەر مەسفەیە ئەو بینم لەگەڵ قادرگاگلیە زۆر جار و ئەنیشتان نبینم کۆزم لەگەڵ یادگاری خارجی و زۆر کەسی تر ئەو جوانە چۆن دروستە بێ هەر ئەوە بە میوانەری سوفا دروستە بێ یا چۆن والله مامۆساگیان حتما کەسێک ئازێتە کێشێ و ئێمە کۆ کات و ئێمەش بە خۆشحاڵیەوە بەڕاستی هونەرمەندان شکول لەخوا بە زیاد بێ زۆر دۆسایەتی و برایەتێکی باشمان هەیە ینی لە هەر شوێنێکا بگەین بەیەکوک و چەند برایەک کە بە یەکۆبین ئەو کاتە گۆرانی ئەڵێن و قسەی خۆش و ینی هیچ شکول لەخوا بە زیاد یاخوا لە خۆشیە بن هەندێک کۆمنتی زۆر و پەراخێنەوە کاکە سەباحی ڕۆز برای کاکە جوانڕووی باڵەبان لە ئەڵمانیا وەسڵاوی ناردۆ زۆر زۆر سپاس یەکەم کاگالان ڕفیق ئالانی زەر ئاڵە ساوتان لێ بێ بژین سەرکەوتوو بن سپاس کاک سەباح ئاڵە سەوتی و برادەرە زۆر خۆشارە وەڵا کاکە دڵنیا بە کاکە سەباحیان کاک سەباحیش ئاسپێکی زەڕوی بەتوانە بوو خاتو بانایفانە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس یەکەم کاکە سەباحی ڕۆز ئافەرم هەڵۆی باڵەبان هەڵوێستی باڵەبان وازام خزمیشن وانە کاکە مامیشتی ئەی برازم مام و برازایەکی زۆر هونەرمەند و خۆشەویست کاکە بە کوردستان گۆرانی 37 بڵێ زۆر خۆشە گۆرانی 37 چیە کاکە هێرش بۆ نووسی گۆرانی 37 بڵێ یا 27 زۆر خۆشە چی و گۆرە 27 ساڵەکە لە دیارە باشە گردوی این بوو داواکاریەکان جێبەجێکین کاگەلان فەخرەدین سڵاو ڕێزمانێ بۆت خات وەڵا شەوکەت لەوانی شاعیر و چالاکوانی بواری ژنان و بواری کلتور زۆر سپاس دەکەم پەیوەندیەکی بزانام وەریەگرم بەڵێ ئێوارە باشیانەکەم ڕۆحەکەم جانی من کاک ئەحمەدی خۆشناوەتیمان لەگەڵای لەهەولێ کاک ئەحمەدجان سڵاو لێبێت دەستان خۆش بێ ئێوارەتان باش خۆشحاڵم کە دووبارە پەیوەندیم کردەوە زۆر سپاس کاک ئەحمەدجان تۆ میوانە بەرزەکانیش دەکەم سپاس بۆ تۆ بەڕاستی جەنگ و سەرایەکی زۆر زۆر خۆشی هەیە یا خۆ دەنگەی ساڵی زۆر سپاس بۆ تۆ لێرەوە تا هەولێر و ئەتا هەولێری خۆشەویست و قەڵاکەی هەولێر و قەڵاو نارە خۆشباتم هیوادارم سەرکەوتوو بوون بەردەوام بن ئینشاڵڵا کاکەجان زۆر سپاس کاک ئەحمەدجان هیچ جاواکاریە پێشنیارێکی نییە برا گەورە خۆشباتم بەس خۆشیتان زۆر سپاس دەکەم جانەکەم کاک ئەحمەدجان چاو ماژەکەم ئەم بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت توانن بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 ڕادیۆی میلی گەڕیان ڕادیۆی تەواوی هونەرمەندان بۆ خزمەتی هونەرمەندان کاکە نیازکەریم دەستان خۆش سپاس دەکەم کاک ئارام فایق بەردەوام سەرکەوتوو زۆر سپاس دەکەم کاک عەدنان ئەمران سڵاوتان لێ بێ زۆر سپاس دەکەم پەیوەندیەکترمان لەگەڵایە سڵاو جانەکەم ڕۆحەکەم چێمان لەگەڵای برای ئەزیزم کاک هونەر لە شۆوە جانەکەم کاک هونەری خۆشەویستمان لەگەڵای لە سلێمانەوە کاک هونەرجان سڵاو لێ بێت ئەم کاتە باش کاکە هونەرجان جێگەی ڕێزی خۆشی بەنامەکە دیەکەم وای سەربەستدان بۆ خوازم بۆ ڕادیۆ جیلانی زۆر سپاس کاکە هونەرجان ڕێزی تەواومانێ بۆ جەنابێت چاو ماچەکەم بە تایبەت پەیوەندیم کرد بۆ دەستخۆشیکە کاک هەڵێز بەڕاستی ئافرین بۆ تەمەنەوە باڵەبانێکی جوان دەستخۆشی لێەکەم ئێمەش دەستخۆشی لێکەن و سپاس بۆ تۆش کە پشگیریەکەیت و پشتیوانیەکەی زۆر زۆر سپاس زۆر بەڕێزم کاتی خۆشە سەرکەوت سپاس جانەکەم خۆشەویستان دوایەتی نۆ لای کۆمنتەکان کاک سەباح لەسڵاو بۆ کاکە بۆ تۆ کاکە هاوبەشی خۆشەویست کاکە زا سپاس بۆ تۆ کاک هاوڕێ خەراجیانی برای کاکە بە سپاس زۆر زۆر سپاس دەکەم کاک مەزیزیرەک لە کەلارە و هونەرمەندی دیێرین ئەگەر بکرێت مەقاماتی تیا بێت وەڵی بابەتی کاکە هێرش دوورە لە مەقاماتەوە کاکە مەجیدجان کاکە هێرش کۆمەڵێک میلۆدی خامی کوردەواری چۆن کەرە و چۆن پەنیری کوردی و چۆن شیری کوردەواری وتر ئەو نییە ڕێک هەمووی دەنگی نییە یەک پارچە هەمووی پڕە لە کولتور و هونەری کوردەواری کاک حەمەفەتاحی خۆشەویست دەست خۆش زۆر زۆر سپاس دەکەم کاک عەدەڕەوە دەستان خۆش بێت سوپاستان دەکەم خۆشەویستان ئەچینە لای گۆرانێکتر کاکە بەشدار عەلی ئیبراهیم سڵاو خۆشەویستی بۆ هەمووتان وان پەیوەندیش وەرگین چین لای گۆرانێ خۆتان ئامادە بکەن سڵاوتان لێ بێ جانەکەم سڵاو بۆ تۆی بەڕێز و خۆشەویست کێمان لەگەڵای ئەزیزم کاکارمەت کاک ڕەنج لە گەرمیان و لە کفری هەر لێرەوە تا گەرمیان و گەرمێسێر سڵاوی ئێمە لێ بێ بەرنامەی بەزمەکانی گەڕیان
زۆر سپاس چاومە دەگەم دەستخۆشی لە جەناب دەگەم زۆر سپاس بۆ تۆی عەزیز کاکە قوربان وەڵڵاهی مامۆستایەک داواکاری بچووکمانەیە ئەمرەکەی کاکە وەڵڵاهی بۆ هونەرمەندە خۆشەویستە بڵێ یەک بۆلانی دڵی حەمزەردەمان پێشکەشکە دڵی خەمزەر بەڵێ ئارە وەڵڵا مامۆستا ئیشەڵا بە پێی کاتی بەرنامەکە با بچینە لای گۆرانیەک و ئێوەڵێنەوە گۆرانی جەنابیشێ کاکە هێرژیان خۆی جوێلیەتی بەشم توانێ بۆ جێبەجێ بکە سوپاس دەکەم بە قوربان جانەکە سپاس بۆ توی عەزیز و خۆشەویست ڕێزمان قبوڵ فەرموو سپاس دەکەم پێم خۆشە بچینە لای گۆرانیەک دواتر و کۆمنتانە فەرموو سپاس بۆ پەیوەندی زۆرانی کە هەیە بۆ ئەو کۆمنتە جوانانە سپاسان دەکەم دواتر وەڵام یەکمێکی کۆمنتەکانەینەوە بێ بمان ئەم بەرنامەی لە ئێستابێکی خۆبەخشەوە کاکە وەشەری و کاکە ڕزگا خەرداغی و کاکە هەڵوێستی باڵەبان کاکە ڕزگا لە ترسی برادرێک ناوێرە نایبێن ئەمە سرسێ دوای هینیەکە دەیخاتە لیستی ڕەشەوە بەس خەی ناکە یا خۆ بەخێر بێ و دایما هەموو کاتە هاوکاری میشێمان بۆ کاکە عەدنانی دیجێ و کاکە هێرش فەرمووی
چاوێکی خێر والله بۆ من بڕوانە زمی خۆتانم خانمە مەمکە بێگانە زمی خۆتانم وەی وای مەمکە بێگانە دنکەی بافیری باران بافیرە سەرکی ئەوان گریتی دنکەی بافیرە سەرکی ئەوان گریتی جوانیەکەی عالم وەی وەی یاری من بریدی جوانیەکەی عالم وەی ڕۆ دنکی من بردیە چرخ و چاوە هەزار ماشەڵڵا خانم لەو چرخ و چاوە چورمان لە گۆشای وەی وەی هەوراسیاوە چورمان لە گۆشای خانم هەوراسیاوە دنکەی بافیرە باران بافیرە سەرکی ئەوان گریتی دنکەی بافیرە سەرکی ئەوان گریتی جوانیەکەی عالم وەی وەی یاری من بریدی جوانیەکەی عالم وەی ڕۆ دنکی من بریدیە یاخوا دەستان خۆش بێت دەم خۆشکا گێرەژیان دەست خۆش هەرچەنەم بەرنامانەوە کەزن ئەوەدەکاری بۆ ناکە ڕەنگە تەواقەی باڵەبان و کیبۆردەکە جوود نەبوو بەڵام ئەوێ لێمان قبول بکەن چکە بەرنامەی ڕاستەخۆ هەروایە ناتوانین هیچ پرۆڤ هینە بکەین خۆمانی باوادە بکەین ڕاستەکە نێچێک لە کۆمنتەکان ئەڵێ گۆرانی گەڕیان چکە بەرنامەکەمان ناوی گەڕیانە بەزمەکانی گەڕیان زۆر سوپاس کاکە سەباحی ڕۆست خۆشەویستی هەمووان کاکە بەشدار سوپاس دەکەم کاکە دارا عەلیڵە دەستان خۆش بێ زۆر سوپاس کاک حەمەفەتا دەستان خۆش بێ سوپاس دەکەم کاکە دارا عەلی سڵاو بۆ هەمووتان خۆشەویستانە من یەک تەکلیفم لێ ئازیز و خۆشەویستەیە ئەم لایڤەمان شێر بکەن بۆی پێیجی ڕادیۆکەمان زیاتر بەرز بێتەوە ئێمە خۆمان و ستافەکە خۆبەخشەکەمان لە ڕادیۆی گەڕیان ئێمە کوڕانی ڕۆژی قەیرانەکانین کوڕانی ڕۆژی کۆرۆناین ئێمە لە سەردەمی کۆرۆنا و قەیرانەکان هاتوینێتە بوون بۆی دایما دڵیەوە خۆش بکەین ئێمە ماوەی چەندین ساڵە لە کاتی قەیرانەکانە هەر لە سەرەتای دروستبوونی داعشەوە تا ئێستا کاگەرشکانی حەیرانی و کاکە ڕێبەر مەسەویش هاتوونێتە لای ئێمە کاک عەدنان چەند جارێک لەگەڵ کاک حسین خاڵدار و مامەسا عینەدینە بەشدار بوو لای ئێمە کە بە خۆبەخش بۆ دڵخۆشکردنیەوە یەک ڕۆژ نەوەساوین بابردی وەڵڵاهی ڕاستەکە بابردی ئەو یا کاڵیجان کاڵی ئێمە کاڵیگان کاڵی ئەو گۆرانێ لە سلێمانی کلتوری شاری سلێمانیە بازهێنانەوەی ڕووفاتی یا شەهیدبوونی خولەپیزاکە کە کەسێکی یاخی و تێکۆشەر بووە دژی زوڵم زۆر کاکە بەختیاری نێستاو کاکزای خۆشەویست و هەموو ڕێز و پێزانی بۆ هونەرمەندان هیوان بەردەوامیتانە کاکە بەختیارجان کاک ڕێبار هەورامی سڵاو و ڕێز بۆ جەناب کاک ڕێبار هەورامی ئەتوانم بە تاقی تەنیا بڵێم ڕاگەاندنێکی تەواو بۆ خزمەتی کلتور بۆ خزمەتی هونەر بە تایبەتی ملازم شاڵاو بۆ بە بەعەمیتی ژەمار پێڵە ملازم شاڵاوی کاکە دارای شوخ عەبدوڵڵا لەسڵاوم بۆتان بۆ ڕادیۆژوانەکەتان هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن کاری جوانتر پێشکەش بکەن بەڕاستی کاکزامیشە بە گڕۆتینی ماندوو نەبیت زۆر سپاس کاکە ملازم جان کاک مەریوان ئەحمەد دەستان خۆش مەریوان مەحموود دەستان خۆش بێ خاتوبانە دەنجی هەر خۆش بێ سپاس کاکە ڕێبین عەبدوڵڵا هیوای سەرکەوتن ڕێبین شەوکەت عەبدوڵڵا هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکان نەخوازن سپاس کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە خۆ دڵ و گوڵی گەڕیان بەسەر چاو کاک وەرانایاری خۆشەویست هونەرمەند دیلاوی دڵخۆش دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ کاکە بەشدیار عەلی ئیبراهیم سڵاو بە مامەسا کوڕە هەورامی سڵاو لە مامە هەموو کەسەکەم سپاس دەکەم کاکە هەردی دەلوجەیی سڵاو مامە هەردیجان سڵاو ڕێز بۆ تۆ کوڕە هەورامی سڵاوتان لێ بێت شوانە شاباژەڕی ئەچینە لای گۆرانی کتر کاکە هێرشیان ئەگەر یارمەتیمان بێ ئیتر ئەوانی کە جۆم لێ بوو سەوزەکە هەر زۆر خۆشە گەڕیانێک هەر زۆر خۆشە بەڕاستی کوڕە کاڵی وەڵا بداواکاریمان زۆر ئەگەر خواکە خۆلێمان پێ نییە بۆ پەیوەندیکردن بەم بەرنامەیە بە شێوەی ڕاستەوخۆتان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 1970 471 52 64
کاکە مەجید زیرەک سپاس دەکەم بەزمی گەڕیان بەڵێ من داوام کردەوە بەشکم سەوزە ئەوەیە وەمزانی ئەوەیە وڵات لەم خۆش بوو ئەو شۆ خۆشە کاکە ڕەنجبەرەت کاکە کاوانمانی زۆر زۆر سپاس کاکشان شاباژەڕی خۆشەویستانم تکام وایە کە لای خۆتانەوە ئەم لایڤەمان بۆ شێرکەن و یا لایکی پێیجەکەمان بکەن لە رادیۆی گەڕیان پێیجی رادیۆی گەڕیان لە فەیسبوک فەرموو Bye.
باریکێ منێدایە من بەڕایانگی زەر سۆزەگیانم تۆش بالێیەویە من بەڕایانگی زەر سۆزەگیانم تۆش بالێیەویە یەک دنیا دەستان خۆش بێ دەم خۆش بەڕاستی من لەگەڵ گۆرانەکەیان ڕۆشتم نازانمەوەی لە خۆم ئەو خەڵکی ژێ نووسە کۆمنتەکان منە ڕۆم بۆ دنیایەک کە پڕە لە سروشت پڕ ئەچوو بۆ ئەو شاخ و دەست و چی و جوانی کوردستان ئەچوون بۆ لای مەڕ و بۆ ناوی دار و درەخت و سروشت و کانی و ئاوەگاری کوردستان من تێ ناگەم خەڵک دانیشتنەرەکە نازم گادەی پێڵێن دانیشتنەکەن بۆ ئەم دەنە زڵاڵانە نابەنە دانیشتەکانەوە وەڵی منەمەی لە ڕێگەم بەنامەی بەزمەکانی گەڕانەوە بە خەڵک بڵێم ئەم دەنە جوانانە هەیە ئەم هونەرە جوانە پێشکەشەکەن ئەم ڕەسەنایەتیە وەڵی پڕە لە سۆز پڕە لە چریکە پڕە لە هەست و ئیحساس لە شعری جوان لە کولتوری کوردەواری ئەمە تێ ناگەم یەکێکترە من باسی تایە ئۆتۆمبیل و یەکێک بایی نازانم باسی سناپ و یەکێک لە لوتیەوە هێنە دووکەڵەکانێتە دەرەوە سێ سەعات بەسەر نێرگەلەکە گۆرانیەڵی کابراگا کە وەڵی ئەو گۆرانیوتنی پێناڵێن ئەو گۆرانی ئەو مامۆستای نەدینە حسێن خاڵدارە کاکە ڕێبەرمەسۆیی و چەندی هونەرمەند حەز ناکەم بە زۆڵام منەوە لە ڕێکلام بۆ هونەرمەنداناکەم کێتە بەرنامەکەەوە ئەکاگەریش خۆی پێ ئاسایی بێ ژمارەی تەلەفۆنەکەش ئێلانەکەین ئەو کەسانی کە ئەخوازن ئەم دەنگانە لە نزیکەوە لەگەڵیان دانیشن ئاهەنگەکانیان لەگەڵ ئەم دەنگە خۆشانەیە بڕازێنەوە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکە و ئاساییە بڵێن ژمارەی بەرز چەندە ناتواني حزاكي من حزك من كعاد دانش حزك أو جنيرة بتوانا أو جنيرة نينا برنامج كنا حزك أم بتوانا كان كتيجن إما ماني ليروا دروازيك من بونا ثانية من زياتر أما أخوان نسراون برام زياتر كنا ناو خلقوا زياتر كبتوانا درجة ونركينا سربرزانة ومكرمانة وبعزتي نفسه وبجين نجي يعني يحسع الخوف كيف كويلة بقرانيك بس بوي بجيد هو زوج جواز لكنها كاكا بختيار قاسم الله دستان خوش بسواس كم كاكا بختيار جان كاك ريال كاني حيراني الله صلاة لباوشي خوشويستم
کاکە ڕێهێڵ ژیان ئەو چاوانە مەزگەم دەوڵی کاکە ڕێڵژاو دەنگی خۆش بێ کاکە هێرش گەر پێم بڵێ نا وەڵام مامۆساگیان کەسیان گۆرانی ناڵێن وەکو گۆرانی وتن بەداشەوە ئەو دەنگە خۆشاخر وەڵای ئەوە بووە ئێستا کاکە ڕێڵژیانیش هەر هینە چێوە حەزێک بۆ نەت خات و چاوان عەلیە سەرکەوتوو بن سوپاس دەکەم کاگە دەوان خاسمی هونەرمەندی خۆشەویست لە تاراوگەوە لە شاری بۆن لە ئەڵمانیا لێرەوە تا من سڵاو ڕێزمێ بوون سڵاوتان دێبێت هەر ئاوادان بێت ئەو ماڵە کوردەواری هونەریە دەستخۆشی بۆ کاگە زاو سات و بەڕێزەکەی سوپاس کاگە بەختیار قاسم کاگە دەڵەنجیان ئەو چاوانە ماجەکەم زۆر زۆر سوپاس برا هونەردۆست و هونەرمەندەکەم کاگە بەختیار قاسم سڵاوتان دێبێت سوپاس دەکەم کاگۆران قادر دەست خۆش بێ و ئازیز خۆشەویستانم لای خۆتانەوە ئەم لای بەمان بۆ شتێرکەن زۆر حەزەکەم بینەرێکی باشیە بێ و دەنگیان لە چیز نەچێت ئەوانەی کە ئاگای لێ نییە بۆ ئێستا ئاگاداری و دەنگە خۆشە بن نازانم لە فەناوە تەکبیری چی گۆرانیکەن هیوادارم کاڵی کۆمەڵە گۆرانی کوردەواری زۆر شتە بینیم لەگەڵ مامۆستا قادری گاگەلیا بە دوو قۆڵی گەدەن من لێرەوە باوەڕم پێ بکە زۆربەی کاتەکانم لەگەڵ گۆرانەکانی وایە بە مەسەر کاکە میران حاجی منیش پێم خۆشە سڵاوێکی تایبەتی بنێرم بۆ کەڵە هونەرمەندی خۆشەویست مامۆستا قاری گاگلی کە بەڕاستی برایەکی ئازیز و هەم هاوکارێک و هەم بەڕاستی دەنگێکی خۆش و زەڵاڵ و کوردانەی هەیە کە بەڕاستی من زۆر پێی سەرسام وە ئالێرەوە سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆی دووبارە چاوی ماچەکە ئینشەڵڵا تەندروستێکی باشی هەبێت یەک دنیا ڕێزمێ بووی من بەڕاستی لەگەڵ گۆرانەکانیەوە ڕۆچم هەموو کاتێک بۆ ناو کولتور و بۆ ناو سروشتی کوردستان کاکە میران حاجی دەستان خۆش بێ سەرکەوتنی زیاتر بە خۆزم سوپاس کاکە دڵشاد ساڵە دەست خۆش سوپاس دەکەم کاکە بەختیار قاسم دەستان خۆش بێ بەڕاستی کوردەواریە کاکە ڕێڵەکانی حەیرانی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن کاکە ڕێ خەراجیانی زۆر سوپاس کاکە بەختیار قاسم کوڕە هەورامی مامۆستا گیان بە یارمەتیت کە مامۆستا عەدنان بڵێن سەوتەکان ڕیکۆرد بکە وەڵا ڕیکۆرد دەکەین نازانم ئەمڕۆ شانسی من دەستم ڕیکۆردی نەکرد بە مامۆستا عەدنان بەس خۆمان لە ڕادیۆن لە پێیجەکەی منێتەوە ڕیکۆرد دەبێت کاکە بەختیار قاسم سەرکەوتوو بن لا لە سەناوی یان لێرەوە هەتاکو بەریتانیا سڵاو و ڕێز و حورمەتمان هەیە بۆ جەنابێت هەڵە سڵاو بۆ کاکە زاو بۆ کاکە هێرشکانی حەیرانی دەنگیەوە بەڕێزانە سوپاس دەکەم کاکە تێبین حەسەن بەڕاستی دەنگی خۆشە زۆر بێکمانوایە کاکە سەباح هەتا ئەمانە بمێنن ئەمەلی هونەری کوردی ئەمێنێت بەڵام ئەو فۆزای ئابڕووی هونەری کوردی بردووە بەڕاستی وایە قوربانە بم کاکە سەباح دیاری پەرۆش سڵاو کاکە سەدیق سەید سڵاو دەستان خۆش بێت لاوچاک قادر کاکە لاوچاک عەمید لاوچاکی هاوڕێی دێرینم سوپاس دەکەم دەستان خۆش بێت سوپاس دەکەم هاوڕێ دێرین کاکە لاوچاکی خۆشەویست مدیری کاکە هێرشیشی ئاگا لە کاکە هێرش بە یەک هونەرمەندمان لای تۆ ئەمانەتە ئەو هونەرمەندە دەنگ زوڵەڵە خۆشەویستە کاکە لاوچاکی برام کاکە کازمعەلی دەستان خۆش بێت سوپاس کوڕە هەورامی ناستک نێونەمام ئارە بەخوا ڕاستەکان کاک گۆرانەکانی ئەوە نەخۆشن هەفریا بکەین دیاری پەرۆش با بچین لای گۆرانیەک تێر بۆ پەیوەندیکردنی ڕاستەوخۆ ئەو بەڕێزانەی ئێستا لەسەر شەپۆلی FM 94.1 گوێبیستی بەرنامەکەی من ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 0771 471 52 64 ئەچینە لای گۆرانێکی خۆش کاک کامەران کەریم زۆر سوپاس دەکەم عاشق
عرب لا بلا كيبرنا خوادي سوار چرخاكي عرب شيبات خو بخواب زاريا ومني عربك هاتو زادي سانسلنا عرب ما
بقرداني تو دەم خۆش کاکە هێرشیان سڵاو ڕێزم بۆ بیسەرە خۆشەویستانی کە دڵباران و دڵبارانتانەکەن بەلایکەکانیان دیاری پەرۆژ هەڵێ قەزات لە دڵم مامەجیان کاکە محەممەد ڕەزا چاو ماجەکەم کاکە حەمەد ڕەزای ڕاگەاندکاری سەرکەوتوو پێشکەشکاری بەرنامەی هەلبەی تێکۆشەران کاکە ئەمید محەممەد ڕەزا دەستان خۆش سەرکەوتوو بن سپاسیان کاکە دیاری پەرۆژ هەردەم سەرکەوتوو بن کوڕەهەورامی هەر بە ڕاستی زۆر ماجیبە کاکە سعد محەممەد دەستەکانە خۆش بە کاکە سپاس دەکەم کوڕەهەورامی برم دەستی چی خۆش بێ دەستی کاکە نا خۆش بێ لەگەڵ کاکە ئەو دەنە خۆش بێ کاکە هێرشی خۆشەویست کاک کوڕەهەورامی جارێکتر لێ خۆ بە قوربانی سەڵت و سەدایەت بە مامۆستاجیان کوڕەهەورامی ئەڵێ هەر بژی سوڵتان سڵاو بۆ کوڕەهەورامی ئەڵێ هەر بژی سوڵتان عەدنان ئەنی ئەوەنە ماشەڵڵا ئەسپەکەی ڕێڵکانی حەیرانی ئەڵێ یاخوا بە قوربانە بم باوکەرجیان کۆرە ڕێڵ گیان کۆرە چۆن دڵە دێوا بڵێ کاکە باوک کۆیەکە بە قوربانی ئەو ئیشەڵا تۆش سەرکەوتوبی لە داهاتووە بوت بینین ئەسێرێکی برشنگدار بی کاکە ڕێڵجیان تەمە درێژ بە باوشی وەڕێزە دلێری سیدی کاکە دلێرجیان هەر لێرەوە سڵاو لە هەر شوێنێکی کاکە دلێری هونەرمەندی خۆشەویست سڵاوتان لێبێن ئەوە سڵاوی من و کاکە ڕزگار و کاکە ڕێستی باڵەبان و کاک عەدنان و کاکە هێرشوێ هەموومان سڵاو و ڕێزمانە بووە کاک سەرتیب عەبدولکەریم برای کاکە سەرکەوتی باڵەبان کاک سەرتیبی برامان چاو ماجەکەم دەست خۆش بێت تەمە درێژ بن کاک ڕێڵ هەر بژی دەنگی خۆش بێ باوکەجان کورە یاخوا دەنگی خۆش بێت ئەو حەزمە کرد خۆشەویستێکە لە رادیۆ و گوێبیستمانە فێندی بکات بەرنامەکەەوە بزانین ئایا دەنگمان لە رادیۆ چۆنە ڕات لەسەر شەپۆلی FM 94.1 سوپاسانەکەم ئەگەرە چێت ئازان پەیوەندیەکەی کرد بە بەرنامەکەەوە بزانین دەنگی ئێمە لە ئێستا حالێن لە بەخشی رادیۆ چۆنە کاکە تێبی حەسان لە کاکزا دەشی تۆ ساغ بێ سوپاسەکەم بۆ هێنانی هونەرمەندە دەنگخۆشانە بەڕاستی کە ئەرکی زۆر جوانەکەی دەستە خۆش بێ سوپاسەکەم من 3 ساڵەوە پێش بۆ بزانم من خۆشەویستانم دۆزیەوە بەڕاستی چۆن کەسێ بە دوای ئێستا گەڕن دارستانەکانە سووتێنن بۆی زەویەکەی داگیر بکەن و بیکەن بە بازرگانی چۆن وانەی نەو دەزن بە دوای نەوتەکەەوە چۆن هاانی کە بە دوای دزینی سەر بە دو سامانەی میلاتەوە منش بە دوای دایمەم دەنگانەیە ئەگەڕێن کە دەنگێکی وا دۆزمەوە وازانم بناری گۆژم سووتان و منش داگیرەکەم بۆ خۆمەکەم بە پرۆژەیە ئەوەم پێ خۆشە ئەلۆ ڕۆحەکەی من ئەم کاتەوە بازیانەکەم بەڵە جیانەکەم چێمان لەگەڵای ڕۆحەکەم لە چۆ کاکە دیاریجان کاکە دیاریمان لەگەڵای لە سێمانێ و کاک دیاریجان سڵاو لێبێت ئەم کاتە باش کاک جەزایرجان سڵاو بۆ تۆ کاکە دیاریجان ئەم کاتەوە باش زۆر بۆ ڕێزی کاک جەزایرجان تۆ سپاس کاکە دیاریجان وەڵا خۆشحاڵم کە گوێبیستی دەمتانە بمەوە ئێستادا حالێ لە سەی لای بەگەمەکردم کەوتان پەیوەندی بکەوتم با پەیوەندییان بێکەم دەستخۆشێکی پێپایانم بۆ ئێوە هەیە زۆر سپاس دەکەم کاکە دیاریجان تۆ لە رادیۆ لێمانەیە لە فەیسبوکەوە جانەکەم وەڵا لە فەیسبوکەوانە کاک جەزایرجان دەستوچەوە خۆش بێ وەڵا هیوادارم کەسێکیش کە لە رادیۆ گوێبیستمان بێت لە ڕیسیڤەری رادیۆ پەیوەندیمان پێ بکات زۆر سپاسی تۆکەم سپاس بۆ هەڵوێستی تۆ بۆ دەستۆزیەکەت زۆر بەڕێزم هیوادارم هیوادارم ئەوە حەدەم فۆلکلۆری کوردی بەرەو پێشەوە بڕوا ئینشەڵا من زۆر خۆشحاڵم کە تۆ ئێستا ئەم ڕادیۆیەت ئاوایان کردوتەوە ئەم گۆرانی بێژە ڕەسەنانە بەڕاستی دەستخۆشیت لێ یەکەم سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویستم جانەکەم زۆر بەڕێزی سڵاو ڕێز و حورمەتم بۆ کاک هێرش و بۆ کاک عەدنانیژێ سپاس بۆ تۆی بەڕێز ئێمە ڕێزی تایبەتمانێ بە جەنابەت مەمنونی کاک جەزایرجان دەستان خۆش بێ و زۆر سپاس جانەکەم کاکە بەهمەنی حەسەن سۆڵەیی لە قەرەداخەوە سڵاو لە کاگزای گوڵ و مامۆستایەریشی گوڵ سپاس کاکە بڕیار ئالانی سڵاو بە کاکێریشی ئەزوو لە بەرنامە ئەزەکەتان سپاس کاکە تێبین کاکزا لە تۆ ساغ بێەوە سپاس خوێنمانەوە سپاسەکەم کاک سەرتی بەڵێ تۆ سەربەرزی کاکزا هیوادارم تەندروست باشی بمێنی سپاس دەکەم مەبەستم چی بوو جارێک دەچمەوە سەرە و مەزوعە ئەم دەنگانە کۆمەڵی ڕاگەاندن هەبوو چەندین ساڵە کۆمەڵی وەجه هەبوو هەر ئەوانە فەرشی سووریان بەداخستن هەرچی بەرنامەی زۆر نەرەوان بوو بە کاڵی هەروانە بە کوڵاوی هەروان بوو ئێبا بەم دەنگانە ئەم دەنگە جوانانە دەیان دەنگی وا هەیە لە ناوچەی شارەزور و هەورامان و لە کوردستانە لە هەولێری خۆشەویست لە ناوچە جیاجیەکان لە ڕانیە بەڕاستی لەم ڕۆژانەیە کاگاوەش و بۆ بۆنێک بۆ ڕانیە یادیمان لێ بوو کۆمەڵە ڕیکۆردی بۆینەوەتەوە دەنگە زوڵاڵانەی کە لە ڕانی هەیە ئەی هاوار ئەمانە بۆ کەسیان ناپرسێتەوە ئێمە بۆی بیرمان لەوە کردێتەوە ئەم ڕاگەیاندانە کۆمەڵە کەسیان بەدەستەوە چەند ساڵە ئەیتر مکیاجانەکەن و ئەنێن و دایانێنە هەرەوەی
و کۆمەڵێکی کەسی شەیە بوون بە قارەمانی ئەم سناف و ئەم بەزم و ڕێزمەوانش ئەوانەیە کە وشەی کوردەواریان شێوانە و کەلیمەکانیان شێوە و هونەری کوردیان بە تەواوی هەر تێک و پێگا و بەسەرێکە وەڵای ئەوانە قوێ دادگایی بکرێن. دکتۆر نیازەتیف دەستخۆش و سەرکەوتوو بوون دکتۆر گیان تۆ شانازی بۆ هەموو نەتەوەکەمان هەم خۆت و خانەوادەکەتان زۆر خۆشحاڵم کە بە تەندروستی باشەوە گەڕانەوە ناومان ئێوە شانازیم بۆ هەموو نەتەوەکەم هەموەکو دەرهێنان هەروەکو شانۆکار هەموەکو ئوستازێکی گەورە خۆتان و خاتوڕبا سڵاو ڕێز بە خۆت و خانەوادە هونەریەکەتان. کاک عەبدولی حاج عەلی لە فڕۆکخانەی سلێمانیەوە هەتا ئەو ستۆدیۆ سڵاو لە کاگزای بەڕێز و ستافی ڕادیۆ سڵاو لە مامەسایەریشی خۆشەویستیان خوا دەنگە هەر خۆش بێت. من زۆر سپاس دەکەم سوپاسی تەمان ناکرێت جوابی کۆمنتەکان نێمەوە یا پەیوەندیەکان بەس هیوادارم سپاس تەمان بۆ هەر هەمووتان کاک هاوڕێ خەراجانی برام زۆر سپاس فەرمان سڵاو زۆر سپاس کاک سەتیفجان زۆر سپاس دەکەم ڕۆحەکەم زۆر من تەمە ناکەم زیاتر چینە لای ئەو گۆرانێ خامە خۆشانە ئەم گۆرانیانە من دایمە چۆن هەوێن هەیە کە شتی بێ دروستەکرێ ئەم گۆرانیانە خامەکان ڕاستانەکان حەزگەمەوە گوێبیستی بن هەرچەندە من خۆتان نەزانم کە چەند حەز بە ئەمێرە کوردەواریەکانەکەم بەزار بۆ باڵەوان بەڵام هەندێک کەسی کیبۆردەوە بە جوانی بەکارێنێن کە بە تەواوی خاتە خزمەتی هونەری نەتەوەکەمانەوە وەکو کاک عەدنان کە زۆر جوان کیبۆردەکە بەکارێنێ لە خزمەتی میلۆدیەکانە. با بچینە لای بەرهەمێکی تر زۆرمان پێخۆشە بێت.
پەیوەندێکمان لەگەڵ خۆشەویستی هەمووتانە کاکە حەمامین پێنجێنی کاک حەمامین گیان سڵاو لێبێت سڵاو کاکە جەزاکیان چاو ماچەکەم سپاس بۆ تۆ حرمەتمەیە بۆ کارمەندانی ڕادیۆی میلی گەڕیان سپاس بۆ تۆ برازایشم ماچەکەم کاکە هێرشی گۆڵ زۆر زۆر سپاس بۆ گوێی لێ کاک گێرشیان قوربانی بم چاوی ماچەکەم هەر لێرەوە حتا شاری عەربەر کەسەکانی ماچەکەم سڵاو لە پێنجوێنم لە پێنجوێن ئێستا لە پێنجێن چاو ماچەکەم سڵاو بۆ کاک حەمامین پیاوە دەسوازەکەی کەلتور و هونەر لە پێیجی شلێر و ناوخۆوان لە چریکەی شلێر و ناوخۆوان لە یوتیوبی شلێر و ناوخۆوان ئەم داولای کاکە هێرش ماچەکەم سواس و دەستی ئەو ئاسفا خۆشەویستانەش خۆش بێ چەند ماچەکەم چاوی ئەوانەی پشت کامێرەش ماچەکەم ڕێز و احترام هەیە بۆ یەک بەیەکتان بۆ شێر کردوین کاک حەمامین لای خۆت نەوەڵا ئێستا شێر یەکەم دوام تەلەفۆنە شێر یەکەم فریانەکەوتم تەلەفۆنم بۆ کرد باشە خۆ لا خۆی تۆ خۆ ئەدمینی پێیجەکەمانی ماوەیەکە لێمان ناپرسیتەوە یا ناکەم بەخوا تۆزە مەشغوڵم ئێستا بۆتان شێرەکەم ئەو کاک عەدنان ڕەسڵاوم هەیە بۆ کاک عەدنانی خۆم من چاوی ماچەکەم ڕێز و احترام بۆ کاکە عەدنانی خۆشەویست زۆر سپاس دەکەم کاک حەمامین گیان هیوادارم هەمیشە سەرکەوتوو هەر بمێنی بۆ خزمەتی هونەری کوردی زۆر سپاس دەکەم چاو ماچەکەم ئێستا شێر یەکەم بۆتان بەس کاکە هێرش من داوایەکەم هەیە لێ ئەگەر بەڵام منیش داوایەکەم هەیە باشە بەسەرا باشە ئەمرەکەی گۆرانیەکەی ئایلە بەیانە پێشکەشی بکات بە خۆشەویستان و گوێگرانی ڕادیۆی گەڕیان وەڵا ئەو داواکاریەکەی پێگەین دڵنیام دڵێ ناشکێنێت دای من ئێستا چاوتان ماچەکەم بازە کاتان نەگرم و بالای بەکەتان بۆ شێرکەم زۆر سپاس بۆ کاک حەمامینی خۆشەویستی دڵسۆزی هەمووان خزمەتانە باشە من خۆشم داواکاریەکمە بۆ نازانم بەبێ مۆسیقا بێ بە مۆسیقا بێ حەزم لە کۆپلەیە دوو کۆپلی سەلەجیان بێ سەلا ئەی سەلا تاگە مۆسیقا بێەوە من مەمنونە بم چونکە بەڕاستی ئەوە ئەمە بە خەڵک بڵێم ئەمە هونەرێکی ڕەسان کە ناوی هەی سەلەیە بەڕاستی ئەوە من ئەوە تەواو ڕەسەنایەتی لەو گۆرانیە بێنەوە میلۆدە چێکانی کرد زۆر سەرسامم بۆ میلۆدە هیوادارم بینەرەکانمان گوێگرەکانمان ئەوانش بەدڵ گوێ لەم میلۆدە جوانە بگرن فەرموو لخاك وبيتومون يا درتشو بمرمي قربقيك يا قناهم ببيوم بهجي قمو آي خوامو دمبخشي خواتن يوم داري وبوصلي وميان أبو أخو ماشني ويم داي باشا ومالي داما ونوي ويل الريح شاكني ويم جاتني داري أبوابا ونوي خوالنا وديما ويم زالبني أودا ورأسلي وميان أقول خيمة يا ودوام أغسل سلي وميان وافسلي بنت مولاري زامني كوشو وابا ونمي دوز بولا نزولاري زامني
وصلي وميان يا ربولا نزوا ولاريان خوشیم ندیوت خواب هر بوم رنز رو رنجم زار کشال سای دلداری هیچ من بسام غیرم از خنباری تخم و بچکم لسله و مگیان خوام قريت ومراومي من بارك يا دار وانا اي رفيقي رومي اغي صولي ومجيان اتوتني سلوني لا يقول وانا شايبة وانا ظهر دوبنا وريه زاقوا وانا وشاي سلي ومجيان برشكي ئەوە خۆشەویستەمان لەگەڵای پەیوەندیەک نازانم بەڕێز دەچۆ پەیوەندیەکەی جانەکەم نای بەرزستان جانەکەم کاتۆ بە ژۆحەکەم یاخوا خۆش بیت هەموو کاتێ جانەکەم ئەگەر کەمێک دەنگی ئەو ڕادیۆت کەم بکەیتەوە ئێمە لە خزمەت تابین و چاو ماجەکەی ڕێز و سڵاومانەیە بووت خدمت الرئيس اصلاح خوشويستي هي بويا وهي خوشوي بتعمل دور جناب الدوبرة على الاسبوع وتعمل هذه تشتي كاميرا حتى الناس استوديوتين خوشويستي هي بما مصاهر شي خوشوي كان براسي يكي كان لو ان المعنى كخميشة لنا وصلوا دلوني من البيت واجل جاء بالرام كما مصاهر طبعا لنا شارك مع نفسي ديك ولا قبل فلاش الوديع كان تواري قراني كانوا قراني وما صحيحش لجل كان قائلة ناهقني أخذها ناهقني أخذها بالرغم كمان مصدر بيجان كلا قالوا بلاد أنا ما عندك تاشين من بلاد على كاكا يعني بس أنا كان لا يقولنا بنا على كاكا لقوا اللي بس أنا كمان ما صحيحش كان حاجة والله ناهقني صلاة ورزمة لي بطل قربان ابو مشاي ما صحيحش ما تكلم جالس أنا حرمت ورد خوش يستين هاي وياك وأبدا جيها مش خوش بيت دقي زلال بيت برا قورة ياك برسالة بكم جناب الراديو جول لقيتين يا لا فيسبوك ولا والله صح حاليا لا هنا كوي لا فيسبوك ولا خوش جانا كمي هسه الكتب يا اخوان قربان ابن داك شو لما مساعد زوجة كبسمة قيمتي بيوكم شماركين دلا تمام صحابي بعرف ندي او شماري ما مساعد والله من حسك شماركي بليت شو من حسك ام دنا شماركي بو هم كسبان بيت حسك ام خلق اگر بيسي بو بك جوي الموسيقى بقدر قرار بين دانشني بكات لقام دنا رسنانه براسي دانشني كات شو ما انا كبلاو بو اما انا فيروس دين من ريكوردي انا بعكس ما خامي من ريكوردي انا ما مصدق حسب اللي هو كان يودعني جدا طبعا مش معنى كين ده نبغى نبغى نوصل بيوكم يعني زوجة أو شنداوة واحد ذاك اللي برنامج جناح توصل ما عندي شيء بنا اللي بفاضل والله من حسكم خوش ما ركيب لك هاجر شو ركب حوصو بنجا صو بنجا وبينج شست وشاش حفلاوي صفر حوصو بنجا صفر حوصو بنجا صو بنجا وبينج بما كيف يبقى حسكم بو ما يكاجر كان ئەمە داواکاریە برا بەڕێزەی هیوادارم کەسانێک بە جۆری من حەزەکەم هەر ئەماکە بەنەریتێ لە بەرنامەکەمە و دەنگە ڕەسەنانە کە هێتە خۆیان ژماری مۆبایلی خۆیان بڵێن بۆی کە خەڵک سەرنجی کە ڕابچێش و ماجبن بە دەنگیەوە ئەوان پەیوەندیتان پێ بکەن
كاجر جمالك بليتوا شيء يعني من بالروم كمان صار حظك من اللي يجلس على الجرابة بالروم كزوج بطاقته زوج يعني شلون اللي بوي كيشيك وبرد شاكل خويا بوي دوام ويا بطاقة الشتو بالروم كأراني قالوني من دولاني كان ما مصاير شيء يعني كان جيد الشغلاني كان يمثل جلو زلنا مجيور هذيكو على كل جنوب أنا بشكونه فبوي حد يجد عن اجتماع نبو بما أقول بك ما مصاير شيء ما بيجي بفرنش ما نكيم هذا الزاك بوي شاكش ما نكيم والله من ممنون يبم اگر خو ژمارەکە بڵێ هەر لەم وەلامە لەم بەرنامەیەکیم بەنەریت هەموو هونەرمەندان ئەوانەی کە هێن ژمارەی خۆیان بە 0 155 66 66 سپاس گیانەکەم زۆر سپاس بۆ تۆی ئەزیز و خۆشەویست سپاس وەڵا ڕێزانجیانەکە من خۆشم زۆر حەزمێتی و حەزمە گوێنەیەک شادیشە شادمان گوێنێنە بە زۆر ڕێزانجیانەکە بەڕاستی زۆر داواکاری هەیە زۆر سپاس دەکەم مادەم ئەوە سەرسامە بەدەنی تۆ یەکێکە لە هەوادارانی سەرسەختی تۆ ئەبێ گوێنەی ڕێزانخانەکەی پێشەش بێت و دوای ئەوە گوێنەیەک شادیش پێشکەشەکەین و زۆر سپاس سپاس بۆ کاک حەمەمینیش کە بەڕاست سپاس گیانەکەم سپاسی کاک حەمەمی پێنجێنیەکەم کە بەڕاستی لایکەکانی فراند و بینەرانی ڤیوی فراند دەستی خۆش بێت هیوادارم هەر کەسە لای خۆش شێریکا بۆی کە زۆترین چێژە و دەنگە خۆشە ببینن
كيف رخميم تبع ساكن بيه دي ضل كيف رخميم مني مني اي مني 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 هواريا اي مني 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 هواريا يومي بقولك كان مصالي ببريا يومي بقولك كان مصالي ببريا هي صالي ببريا زندگی لدست عالم درکی زندگی لدست والله عالم درکی آخ منی منی اوه منی 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 هواری آی منی 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 هواری يومي بقولك كافر صالي ببري يومي بقولك خانم صالي ببري لي صالي ببري يا طاقتي توم راكم قول مزراب اخ مني مني اي مني مني انوار مني اي مني مني انوار مني خير مالبوكي ديدي قورا كمبني خير مال حاجي ديدي شكولا كمبني شكولا كمبني صلاة لجوهرانو لجنراني هذا اسمه رجالي عربشي نبي ما وصعدنا اي والله کاکە هێرشیان کۆمنتەکان من چاوی یەک بێکیان ماچەکەم زۆر سپاس بۆ مادوبوونێک کە ئەو پەنجانیان خۆش بێکەوە هەموو کۆمنتە جوانیان پێنووسیە بەڕاستی کاتمان نەبێ هەمووی جوابینەوە مەگەر دواتر بۆی دڵێن لێم زووی نەبێت کۆمنت بە کۆمنت وەڵامیان هێمەوە بەڵام کاک حەمامین لەناو بەرنامەکەی پەیوەندی بێکردن وتی گۆرانەکەی منی بین نەچای لە بەیانە دەڵم داواکاریەکان زۆر زۆرە و ڕێزانی شەیتر نازانم چیەکەین چی ناکەین ئەیکەین ئەو دوانە پێشکەشەکەین و وردەوەدا لەبەرەوەی کاتەکە زۆر بۆ خەمی ئێوەمە خەمی ئەو خۆشەویستانەوە کە ئینتیزامی تریان نەبێت لەبەرەوەی من حەزەکەم دڵی هەمویان خۆش بکەیت سپاس بۆ هەموو خۆشەویستان خاستان کاکە ڕێهێڵکانی حەیرانی کوڕی عەزیز کاکەرێش کە بەڕاستی چای ماچەکەم ئەوەنە دەسپۆزە بۆ باوەڕ ڕێزێ
بوفا مكان رفاقات زامي بوفا وسا زخمي مات زامي بوفا وسا زخمي مات او كريا قلبي ما نقري بيان او كريا قلبي ما نقري بيان اي لا بيانا ويلا بيانا اي لا بيانا ويلا بيانا اي لو بيانا يدين لا بيانا خالي لما بين جوت بيانا خالي لما بين جوت بيانا أسيري الرجا لبر بيانا أسيري الرجا لبر بيانا أو راجع مجنون لزوخة ونوشي أو راجع مجنون لزوخة ونوشي مينات فوتاني كفنيان بوشي سفردي بمن أزار وإيشي ودي من مجنون توش ديوانا بوان ودي من مجنون توش ديوانا بوان هاو رجانا روكي وانا بوان هاو رجانا روكي وانا بوان اي لا بيانا ويلا بيانا اي لا بيانا ويلا بيانا اي لو بيانا يدين لا بيانا خالي لما بين جوت بيانا خالي لما بين جوت بيانا أسيري الرجا لبر بيانا أسيري الرجا لبر بيانا ديسان سر لنو مال ويراني مو ديسان سر لنو مال ويراني مو كموت مالو سرگرداني مو بسار گردم ياري تازانو بسار گردم ياري تازانو عاشقنا ترسيه لقولك يبرنا عاشقنا ترسيه لقولك يبرنا اي لا بيانا ويلا بيانا اي لا بيانا ويلا بيانا اي لو بيانا يدين لا بيانا خالي لما بين جوت بيانا خالي لما بين جوت بيانا أسيري الرجا لبر بيانا أسيري الرجا لبر بيانا یاخۆ بەخێر بێنەوە لە کوردەواری واڵێ ئەڵم بەخێر بێنەوە دەستان خۆگە کۆمنتەکان زۆر زۆرم بە تایبەتی کە سیروان خدر و پێیجی کوڕە پێنجێنی کە خۆتان زان کوڕە پێنجێنی پێیجەکەی ئەوە هەر زۆر بتوانێت چەند وەختە خزمەتی هونەری میلیەکە و خزمەتی ئەوش بە تایبەتی تۆ کاکە ڕێبەر و من بەڕاستی لەلایانی خۆمەوە سڵاو و ڕێزێکی تایبەتیم بۆ
برای عزیز و خۆشەویستم کاکە سیروان کە بەڕاستی واقعان زەحمەتێکی زۆر ئەکێشێ بەگشتی لەگەڵ هونەرمەندان و من بەش بە حاڵی خۆم زۆر سوپاسی یەکەم کە بۆ منیش ئەرکێکی زۆری کێشاوە ئالێرۆ هەتا وڵاتی پێم وابێ ئەڵمانیا نازم لە چ وڵاتێک عفوم کە توخوا سڵاو بەریتانیا سڵاو و ڕێزم هەیە بۆی چاوەکانی باچەکە کاک شێخ زۆر پەرەداغی کە یەکەم خۆشەویستە یەکەم بازرگانە کە دڵی بەم ڕادیۆ سوتەوە یەکەم ڕێکلامی پێشکەشی ئەمە کرد بە عومەرە بچۆر و بە ستافەکەی من سوپاس یەکەم ئەو یەکێکە لەوانەی کە هاتە پێشەوە بووی کە ئێمە ڕادیۆ بەردەوام بین ڕێکلامێکی پێشکەشی ئەمە کرد وەکو هاوکاریەک بۆ ڕادیۆ من دڵنیامەوە بەبەستیەوە نەبوو کاک مسعود پێنجەنی کاک حەمەدجەنجی زۆر کۆمنتەکان بەڕاستی محەممەد محەممەدی من 2000 هەوڵەیەم هەمووتان بەسەر بکەمەوە کاک عەتا محەممەد خۆشەویستان یەک بێگوڵامتان نێمە بەڵام داواکارەکان زۆر بوو ڕێزانجیانە هەیە لەگەڵ دڵەجێنشیان داوا کردوێتە نازانم ڕێزانجانەکە بۆ کاکە سیروان لەبەروی تۆ خۆت خاوەن ماڵی تۆ خۆ خزمەتی زۆری کۆتایی بەرنامە گۆرانی ڕێزانجان منداناوە من لێرەوە هیچم نەماوە جارێکترەوە سوپاسی و بازرگانە ناکەم کە ئەیانەوە دێمە لەسەر پێ خۆمان بوەستین تاکە ڕادیۆی ئەهلی و سەربەخۆین کە بێلایەنی هیچ نەسرە و هیچ داهات و هیچ شتێکمان نییە گوماناوی نین سێبەر نین بندیوار نین ڕادیۆیەکە تەنها بۆ خزمەتی هونەر و هونەرمەندان بووم هونەرە جوانە ئەمانەیە هەبین لە پێنەی ئەوەیە ئەجەنجین بۆی هونەری کوردی بە پاچی ڕابگرین بە جوانی هونەرڕەسەنەکە زیین بکەینەوە ئەگەر بتانەیە ئەم ڕادیۆ لەسەر پێی خۆی بۆستێ وەکو کاک شێخ زۆر چۆن هاوکاری کردین ئەتوانن ڕێکلامەکانتان لە ڕادیۆ میلی گەڕیان بە جوانترین شێوە بۆ بکەین و بە هەرزانترین نرخ تەنها بەزەوەی بتوانین لەسەر پێی خۆیان بوەستین بۆ پەیوەندیکردن بە بەشی ڕێکلامی هەر ڕادیۆ میلی گەڕیانەوە توانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 من هیچم نەماوە پێشەوەی کە گۆرانەکە پێشکەش بکەین لای خۆمەوە زۆر سوپاس دەکەم کاکە عەدنانی خۆشەویست کە ماندوو بووی زۆر سوپاسی کاکاڵوێستی باڵەبانەکەم کە 2000 دیار بوو باڵەبانەکە و ئەوە پێش هیچ ڕاهێنانی نەکراوە بخۆیان باسەکەن تەبەقانیان لەگەڵەکان ئەگوجا سوپاس دەکەم کا گەرژیان کە ئەمڕۆ کاتەوە بەێمە بەخشی زۆر سوپاس هەلێرەوە تا شارە زووتاوە شوێنێک کە توێ من چاو مازەکەم سواز بۆ خانەوادەکەت و بۆ کاکە ڕەهێڵ و بۆ خەرەداغ و بۆ دەربەنی خان و بۆ کانی حەیرانیش من سوپاس دەکەم منی زۆر خۆشحاڵ بووم لە خزمەتی ئێوە و بینەران و گوێگرانی عزیز و خۆشەویست لە خزمەتی ئەو خۆشەویستانە بووم هیوادارم توانی بێتم خزمەتێکی بچووکی ئەو خۆشەویستانم کردبێ و دەستخۆشی و ماندوو نەبوونی بۆ جەنابت و بۆ ئەو ستافە خۆشەویستە هیوادارم هەمیشە هەر سەرکەوتوو بن و هەر سەربەرز بن دەستی و پەنجەی مامۆستا عەدنان کاکە هەڵوێست یاخوا دەستیان خۆش بێ کاکە ڕزگار کاکە هاوبەشی عزیز و خۆشەویست سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ کاک هاوبەش بەکر کە لەگەڵ ئێوە میانێکی خۆشەویست و ڕاحسووشی هەموو کوردستان و هەموومان هاویش کە لێرە هەیە سپاسانەکەم و لەگەڵ دیاریەکەی کاکە هێرشا کە گۆرانی ڕێزانجانە من کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی بەزمەکانی گەڕانێنم هەموو بەرنامەکان کات و ساتی دیاریکراوە تەنها بەرنامەی بەزمەکانی گەڕیان نەبێ چکە میوانی ئانیەتە پێشەوە میوانێک لە ڕۆژهەڵاتەوە میوانێک لە گەرمیانەوە لە کەرکووکەوە لە شارەکانی ترەوە لەبەرەوە ڕەنگە هەموو ڕۆژێک بەرنامەی بەزمەکانی گەڕیان نەبێ ڕەنگە لە هەفتەیەکە دوو ڕۆژە بێت ئێوەتان شاد هەموو ڕۆژێکتان خۆشی کامەرانی بێ فەرمون لەگەڵ دیاریەکەی کاکە عەدنان و کاکە هێرشکانی حەیرانی
لەگەڵ